نەبوونی دیموکراسی و زەوتکردنی مافە سەرەتاییەکان و کوشتن و لە سێدارەدانی گەنجی کوردانی ڕۆژهەڵات هاندەرێک بوو بۆ گرتبوونەوەی چالاکوانان و کوردانی ڕۆژهەڵات لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی ئێران. هەموو ئامادەبووان بە یەک دەنگ داوای مافی ڕەوای خۆیانیان کرد و هەریەک لە ئامادەبووان پەیامی هەبوو بۆ دەسەڵاتدارانی ئێران. سەرەتا بەخێرانین کەناڵ بەڕێزەکەتان دەکەین ئەمڕۆکانە کە هەستاین بە ڕێخستنی ئەم خۆپشاندانە دژی حکوومەتی کۆماری نائیسلامی ئێران کە هەستاین بە خۆپشاندانێک دژی ئەوان کە هەستا کاوان هیچ ڕحمێکیان نیە بەرامبەر هیچ تاکێک بەخوێن ڕشتن بێ بە چەند نایهێڵن ئێمە ڕای خۆمان دەربڕین دژی هەموو شتێکن چ بە کوشتنی کۆڵبەران بێت چ بە کوشتنی ڕۆڵەکانمان بێت ئینشەڵڵا ئەم ساڵ دوایین ساڵیانە کە ڕوخانیان نزیکە ئینشەڵڵا ئەو ساڵی ئازادبوونی هەموو ڕۆڵێکە لەوێکانە و هەموو کوردێکە. ئێمە وەک تاکی کورد هاتوین بۆ ئێرەکانە پشگیری کوردانی ڕۆژهەڵات کەین کە لە بەڕاستی لەوێ لە وەزعێکی زۆر خراپدان لە بارودۆخێکی زۆر خراپدان کە بەس لە ساڵی 2025دا 1159 کورد لە سێدارە درراوە بەڕاستیەوە ناحەقیە و حکوومەتێکی دیکتاتۆرە ڕژێمی ئیسلامی ئێرانی. هیوادارم هەموو کوردێک سەلامەت بێت ئێمەش لێرەین بۆ پشگیری ئەوان. بڕوخێ خامنەی خامنەی قاتڵە حکوومەتەکەی باتڵە ژێژیان ئازادی سەر بەخۆی کوردستان سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم من وەک لایەنگر و ئاوسۆز و حەوخەمی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەمەوێت دەستخۆشی لە مستەفا هیزری سەرۆکمان بکەم کە دایم لە جێم ئەم دەسەڵاتە گەندەڵەی کۆماری ئیسلامی ئێران دەزەنگێت و دەیەوێت دەوڵەتێکی سیاسی و بێلایەن بخاتە سەر حکم لە دژی ئەم دەسەڵاتە گەندەڵە و بێ هیچ فەرق و جیاوازێک دەوڵەتێک دروست بکات بۆی هیچ فەرق و جیاوازێک لە نێوان هاوڵاتیان و هیچ ئاینێکدا نەکات. دەمەوێت دووبارە دەستخۆشی لە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بکەم و دەستخۆشی لە مستەفا هیزری بکەم و ژیان ئازادی هەتا کوردێکش بمێنێ کوردستانی شەر دەمێنێ و بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران. زۆر سپاس. ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی بە کۆماری نائیسلامی ئێران ڕابگەێنین کە ئێمە بوونمان هەیە ئێمە وەکو میلەتی کورد دژی ئەو زوڵم و زۆرداریین کە ئێستا عالیان کە قسە دەکەم لە وڵاتەکەمان ئەگوزەرێ ئەوەی ئێمە ئەمانەوێ ئەو میلەتەش ئێوەیە کە ئێستا لەوێ ئەگوزەرێ ئێمە نەوەی قازی محەممەد و نەوەی دکتۆر قاسملو دکتۆر سادق شەرەفکەندینە ئێمە بە خواست و داواکارەکانی ئێمە خۆمان دەگەین پشتیوان بەخوا ئەی ڕوخێنین هێندەی نەماوە زوڵم و زۆرداری بۆ هیچ وڵات و بۆ هیچ کەسێک بۆ ڕژێمی بەشار ئەسەد و محەممەد قەزافی نەبووە بۆ کۆماری نائیسلامی بۆ خامنەیی ناچێتە سەر. بەڵێ پێششی بەخێزانتان دەکەینەوە ئەم خۆپشاندانە ئێمە ئەو گەنجی کورد لێرە خڕبووینەوە و بۆی خۆپشاندانجی ڕژێمی ئێران بکەین چکە بەڕاستی گەنجی کورد شکێنرایەتەوە ڕخێنراوە لەلایەن گەنجی ئێرانەوە لەلایەن ئێرانەوە بۆیە ئێمە لێرە گردومان ئەنجام دەدات دژی ڕژێمی ئێران بۆ ئەو زوڵمێکە لێمان دەکرێت بەڕاستی ئێمە دژی دەسەڵاتی ئێرانین ئەو بژی حیزب دیموکراتی ئێران ئێمە گەنجەکانمان دەستەوسەندرێن و تەقیانە دەکوژرێن هیچ مافێکمان نییە مافی ئیشکردمان نییە مافی بە زمانی خۆمان قسەکە نییە و هیچ شتێکمان بۆ ناکرێت لە ئێران بۆیە ئێمە لەو دەسەڵاتە ڕامان کردووە و ئێمە ژیانمان مەترسیە هیوادارین بە زووتری کات ئێران بڕوخێ و بژی کورد بژی کوردستان ژیان ئازادی. ئێمە وەکو گەنجانی کورد لە دوای سەری ساڵی تازەوە هاتوینەوە خۆپیشاندانەوە جەماوەریمان ڕێخستووە لە دژی دەسەڵات ڕژێمی ئێراندا وەکو ئەوەی دیارەکە لە ڕۆژهەڵاتە ئێستا وەسعەکان بە جۆرێ شێواون لە ژێر دەسەڵاتی ئیتڵاعاتی ئێراندا و گەنجەکانماندا گوژرێن هەر ڕۆژە و بە بەیان و شتێکەوە گەنجەکانمان شوێن بزر دەکرێن لە سێدارە دەدرێن و ئێمە هاتوینەوە لێرە پشگیری لەوام بکەینەوە بە هەموو جیهانی نیشان بدەین کە ئێران چه زوڵم و ستەمێک لە کورد و لە گەنجەکان دەکەن ڕژێمێکی دیکتاتۆرەوە ئێمە داوای سربەخۆیی خۆمان دەکەین و ژیان ئازادی و بژی دکتۆر قاسملو. سەرەتا بە ناوی خوا ئێمە وەکو کوردانی ئێران هاتوین بەژاری خۆپشاندانە بکەین لە
بەردەم سوڵخانەی ئێران لە شاری لەندەن دەمانەوێت بە هەموو جیان نیشان بدەین ئەو زوڵم و ستەمەی دەوڵەتی ئێران بەرامبەر بە کوردەکان دەکەوە داواکاری هەموو کوردەکان بێن بەژاری بکەن لە ڕێگای سۆشیال میدیاوە بە یاخود بەژاریکردنی ڕاستەخۆ بێ لەگەڵ ئێمەوە هەمیشەش بەردەوام دەبین تاکو ئەو ڕژێمە دیکتاتۆریە لە ناو دەچێت. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین ئێمە و گەنجانی ڕۆژهەڵات کە لە ژێر دەسەڵات و جەوروستەمی ئێراندا پەنامانێنەوە بۆ وڵاتەوە ئەمە هاتوینە بۆ وەکو سەر ساڵ نوێ لە سەر ساڵ نوێژدا دەستمان کردە بۆ مزاحەڕاتی خۆمان و بەردەوامی لەسەر مافی کورد و لەسەر وەکو هاوکارێک و لایەنگرێکی حیزبی دیموکراتی کوردستان ئێمە هەمیشە بەردەوامی لەسەر ڕێی خەباتی خۆمان و هیوادارین ئەم دەسەڵاتی خامنەیی بڕوخێت نەمێنێت دژ بە جەوروستەمی کورد و کوردستان و هەروەها دژ بە لە سێدارەدانی کورد و دژایەتی کورد و مافوکانمان و ئازادیمان و نێشتنی بە زمانی ئێمە و زمانی دایکمان لە نابردنی مافەکانمان و هەموو شتێکمان هیوادارین بگەڕێتەوە وەکو لەسەر ڕێبازی قازی محەممەد دەمێنینەوە هەمیشە دوو کۆ دوو دەکا بە یەک نابێ بە چوار کوردستانیشم هەر یەک پارچێ و قەت نەبۆتە چوار هەمیشە بەردەوامین و لەسەر ڕێنەوە بژێ کورد و کوردستان سەرتا بە نای خۆی گەورە بە خشندەم ئیران باین ئەوڕۆ هاتوونە لەندەن بەردەم کورد سوڵخانەی ئێران بۆ ڕوخاندنی دژێمی ئێران و داوای مافی خۆمان دەکەین و ئەو هەموو کوردە لە سێدارە دەدرێ و بە ناحەق و زوڵم لێکراوە بەس بۆ کوردەکان جوایە تەنها داوای مافی خۆمان دەکەین دەمانەوێت داواکارمان بگا بە وڵاتان و بەهانامانەوە بێن و وڵاتەکانمان کوردەکانمان بۆ پارێزن بژی کورد و کوردستان. سەرەتا بەنای خۆی گەورە میرەبا ئەوڕۆ هاتنی خۆپشاندانی کە دژ بە دەسەڵاتدارانی ئێران دەمانەوێت پێشانی زیان دیکە چ زوڵم و زۆرداریەکمان لێ دەکرێت. بەناوی خۆی گەورە ئێمە وەکو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەر چوار پارچە ئەمڕۆ کۆبووینەتەوە لێرە لە بەرامبەر سەفارەتی ئێران پرۆتستۆی ئەو هێرش و کوردکوژیە دەکەین کە حالیان ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باقی ناوچەکانی کە ئێراندا ڕوودەدات کوشتنی خەڵکە و حکوومەتێکی دیکتاتۆر لەسەر دەسەڵاتەکە نزیکی 40 ساڵە خوێنی کورد 50 ساڵە خوێنی کورد و خوێنی گەلانی ئێران دەمژێت هیوادارین وە هەوڵی ژەدەین بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە لەسەر حکم نەمێنێت و هیوادارین و هاوکارمان بن. بەنای خۆی گەورەم هێرەبامە خێراتنی کەناڵی بیکەیفۆر دەکەین بۆ ڕماڵی ئەو خۆپیشاندانانە لە دژی حکوومەتی ڕژێمی خوێنمەش داواکارین لە هەموو گەلانی دنیا بێن بەهانامانەوە و هاوکارمان بن بۆ ئەوەی گەلەکەمان سەر بەخۆ بێ ئێمە وەکو هەموو گەلانی دنیا حەز دەکەین گەلەکەمان بە ئازادی بژی داوای مافەکانی خۆمان دەکەین. ئەمڕۆ 4/1/2026 یەکە خۆپیشاندانمان لە ساڵی نوێدا هیوام وایە ئەو ساڵ ببێت بە ساڵێک خۆشبەخت بۆ هەموو گەلانی دنیا وە ڕوخانی خامنەیی. بەنای خۆی گەورە و میرەبان ئەمڕۆ ئێمە وەکو کوردانی ڕۆژهەڵات لە بەردەم سەفارەتی ئێران کۆبووینەوە لە دژی ئەو زوڵم و زۆرداری کە بەرامبەر ڕۆڵەکانی کورد دەکرێت لە ئێران ئێمە داوای هیچ شتێکی زیاومان نەکرۆ تەنها مافی سەرەتایی خۆمان و سربەخۆیی گەلەکەمان هەموو ئەو مافانەی ئێمە کە ئەوان بە ئێمەی ڕەوا نابین و کوشتنی ڕۆڵەکانمان و کۆڵبەرەکانمان هەموو گەنجەکانمان کە چۆن ڕۆژانە لەسەر سنوور تەقیان لێکرێ هەمومانە کوژین ئێمە هاتوونە تێرە بۆ ئەوی بە هەموو جیهانی بڵین کە ڕۆژانە زوڵم و ستەمە لە ئێمە ئەکرێ هیوادارین دەنگمان بگا بە هەموو لایەک و هەموو لایەک پشگیریمان بکەن ئێمە یەکەم خۆپیشاندانمانە لە ساڵی تازە ئیشەڵا بێ بە مای ئەوەی کە دەنگمان بگا بە هەموو جیهان و ڕوخانی ئەو ڕژێمە تیرۆریست و خوێنمژە کە دایم دەهین کە بەدایم لەسەر گەلی کورد کوشتن و بڕین و استێدارەدانەکە ئیشاڵا ئەمە دوایین خۆپیشاندانمانە بێ و ئیشاڵا حکوومەتی ئێرانە ڕوخی. First of all, I wish Happy New Year to everyone. I hope 2026 will be the last year for the Iranian government that remains on power. We're here today on 4th of January 2026 to stand against the Iranian government. This government denies even the basic human rights for its own people. This government rules through fear, violence and persecution via its brutal intelligence forces like Itilat. We promise we're not going to stop until we remove this government and we get our rights back. ئەمڕۆ بەرواری 4/1/2026 کە ساڵێکی نوێ بۆ هەموو کورد و کوردستان بۆ کوردانی ڕۆژهەڵات بە تایبەتی
ئێمە وەک ڕێکخرانی وەکو ڕێکخەران و وەک لایەنگرانی کوردانی ڕۆژهەڵات هاتوونێتە بەردەم کوچخانە ئێران و دەمانەوێت داوای مافەکانی خۆمان بکەین داوای ئەوە بکەین کە چیتر نەکوژران ڕوونەدات چیتر دەسێداران ڕوونەدات چیتر ژیانمان نەفەوتێت هیوادارم ئەم ساڵ بێتە ساڵێکی خۆشی بۆ هەمومان بۆ کوردەکان بە تایبەتی بۆ ئەوەی دووبارە بتوان بە ئازادی بژین بۆ ئەوەی هەر یەک لە تاکێکی کورد بتوانێت بە ئاسوودەیی ژیان بکات. ئێمە وەکو کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ لێرەین دژی دەسەڵاتی دیکتاتۆری ئێران و لێرەین بۆ دەنگەڵبڕین بۆ ئەو شەهیدانەی کە لە پێناو کوردستان ئامردن و ئەو کۆڵبەرانەی کە ڕۆژانە لەبەر بژێوی ژیان گیانیان نەخەنە مەترسیە و ئەکوژێن لەلایەن ئیتلاعاتی ئێرانەوە. ئێمە دەنگی ئەوانە گەیەنین هەتا بۆمان بکرێت پشی کوردستان. خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین ئێمە کوردانی ڕۆژهەڵات ئەمڕۆ هاتوین بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژهەڵات بۆ کوردانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە ناڕەحەتیدان لە ئازاردان و دەچەوسێنرێتەوە بەدەستی ڕژێمی ئێران. ڕژێمی ئێران دام بە مافەکانی گەلی کوردانانێت و دام بە سەرەتاییترین مافی کوردانانێت و دام بە زمانی کوردی دانانێت و ئێمە وەکو کوردانی ڕۆژهەڵات ئەمڕۆ هاتوین بۆ ئێرە وەڕێ ئەو خۆپیشاندانەمان ڕێخستووە بۆ ئەوەی کە نیشانی هەموو جیانی بدەین کە ڕژێمی پەتوسێدارە ڕژێمێکی دیکتاتۆرە ڕۆڵەکانمان دەکوژێت و دام بە مافەکانی گەلی کوردانانێت. سەرەتا بەناوی خی گەورە میهرەبان ئەمڕۆ لە ڕێکەوتی 4 2026 ئامادەبووین لە خۆپیشاندانێک دژی حکوومەتی ئێران بۆ داواکردنی سەرەتایی مافە سەرەتاییەکانمان بەداخۆ حکوومەتی ئێران سەرەتاییترین مافەکانی ئێمەی کە گەلی کووردە پشتگوێ خستووە و پێمان نابەخشێت. ئەوڕۆ لە 4 2026 خۆپیشاندانێکمان ڕێخست دژی حکوومەتی ئێران. بەڕاستی من ئەوڕۆ دیمەنێکی زۆر ناشیرنم دی لێرە کە بینیم چەند ماشێنێکی چەتەکانی ئێران و چەند ماتۆڕێک بێرەدا وەک ئاماژەیەک بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران بێرەدا هاتوچۆیان دەکرد. بەڵێ سەرەتا بەخێرتتان دەکەم ئێمە ئەمڕۆ 4 2026 ئەم گردبوونەوەمان سازاوە بۆ پشتیوانی و هاوخەمی خۆمان بۆ کوردانی ڕۆژهەڵات و لەم خۆپیشاندانەدا ئامانجمانەوەیە دەنگمان بگەێنین بە کۆمەلگای نێودەوڵەتی هەتا وەکو مافەکانمان لە ڕۆژهەڵات بەدینەیە ئێمە واز نایانین لە خۆپیشاندانەکان و بەردەوام دەبین و هاوخەمی هاوسۆزی خۆمان و پرسە و ماتەمینی خۆمان لێرەوە ڕادگەینین بۆ خوشک و برایانی خۆمان لە ڕۆژهەڵات ئینشاءڵڵا پشتیوان بەخوا ئەو خۆپیشاندانە ئاکامی دەبێ ئامانجی دەبێ بەرهەمی دەبێ ئێمە خۆپیشاندانی خۆمان بەردەوام دەکەین بە مەشێوکی مەدەنیانە وەلەو لێرە ئێستا چەندین کەسن بە شێوازێکی لە شێوازەکان بە جاسووسی دێن تەسویر دەکەن تەسویرمان دەکەن تەماشا دەکەن ئێمە لەو خۆپیشاندانە سارد نابینەوە بگرە زیاتر گوڕوتینمان دێتەوە بەرێ ئینشاءڵڵا سەرکەوتوی دەبین بژی کورد بژی کوردستان. ئەمڕۆ 4 2026 هاتین بۆ بەردەم سەفارەتی ئێران کە دژی ئەم ستەم و گەندەڵکاریە لە دژی حکوومەتی ئێران گرت بووینەوە. هیوادارم هەمیشە لە هەموو خۆپیشاندانەکاندا بەردەوام بین و بتوانین هەموو جار سەردانی ئێرە بکەین دژی حکوومەتی ئێران بژی کورد و کوردستان. سەرەتا بەناوی خۆی گەورە ئێمە وەکو گەنجانی ڕۆژهەڵات هاتوین خۆپیشاندانەکەین دژی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران تاوەکو حکوومەتە دەست لە کوشتنی ڕۆڵەکانمان هەڵگرێ ئێمە سار نبینەوە بەردەوامە بین لە خۆپیشاندان بژی کورد و کوردستان. ئێمە وەکو کوردەکانی کوردی زوڵم لێکرا و کوردی مافکرا و کوردی کوژرا و هاتوون لێرە داوای مافی خۆمان دەکەین ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەوراوەی کە ئێمە دەمانەوێت خوێنی ڕۆڵەکانمان بەزایان نەچێت چیکە ئێمەی کورد لە ناو نەبن چیکە ئێمەی کورد نەکوژن پشتیوان بەخوای گەورە لە ناویش دەچێت و نامێنێت بڕۆ خێڕژێمی سێدارە. ئەمڕۆ لە 4 2026 بەشداریمان کرد لە خۆپیشاندانی جەماوەری دژی ستەم و زوڵم و دژی برا کوردەکانی خۆمان لە ئێرانێ دژی لە سێدارەدان و حکمی پەت و سێدارە. ئەمڕۆ لە دەستپێکی ساڵی تازەدا هاتوین پەیام و شۆڕشی خۆمان دووبارە بکەینەوە وەک ساڵی تازە لێرەوە پەیامە نەرین بۆ لاوان و گەنجانی ڕۆژهەڵات کە ئێمە بەردەوام دەبین لە دەرەوە لە خەباتی مەدەنی خۆمان هیوادارین لە ئێرانیش بتوانن بەردەوام بن تا ڕوخانی ئەم ڕژێمی سێدارە و پەت و سێدارە سەرکەوتن بۆ ڕۆژهەڵات. سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە وەکو چەند کوردێکی مافخرا و لێرە بە شێوازێکی مەدەنیانە بە خۆپیشاندان دەکەین داوای مافەکانی کورد دەکەین داوای ئازادی کوردستان دەکەین بژی کورد بژی کوردستان. ئیمڕۆ وەکو کوردانی ڕۆژهەڵات ئێمە ئامادە بووین لەم خۆپیشاندانە مەدەنیەی شاری لەندەن بەرامبەر کۆنسوڵگەری ئێران
وەکو پشتیوانیەک بۆ کوردانمان و برانمان لە وڵاتی کوردستان و دووپاتکردنەوەی ئەو هەموو پشتیوانانەی ئێمە بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێمە دڵنیان دەکەینەوە کە بەردەوام دەبین و لەو خۆپیشاندانە هێمنانەوە تاکو دەگەینە بە مافەکانی خۆمان و هیوای بتوانین لە نزیکترین کاتدا بگەین بۆ مافە سەرتانەی کە پێویستیمان پێ هەر بژی کورد و کوردستان. سەرەتا بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەکو کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمڕۆ لێرەین لە بەردەم کۆنسوڵخانی کۆماری ئیسلامی ئێران لە لەندەن. دەمانەوێت پشتیوانی خۆمان بۆ خەڵکی ڕاپەڕیوی ناو کۆماری ئیسلامی ئێران ڕابگەێنین بۆ براکوردەکانمان بۆ تەواوی گەلانی ئێران و دەمانەوێت لێرەوە دەنگی خۆمان بگەێنین بە کۆمەلگەی نێودەوڵەتی و تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤی و هەموو دەوڵەتانی ژیان بۆی پێیان بڵین کە هاوکارمان بن لە ڕوخاندن و لابردنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کە بەر بۆ وەکو گورگی برسی بەربۆتە گیانی گەلانی ئێران بە گشتی و گەلی کورد بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان. لێرەوە بە خوشک و براکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن کە ئەوان بە تەنهانینە، ئێمە لێرەین بۆ گەاندنی دەنگی ئەوان. ئینشاڵا بەم زوانە سەر دەکەوین و کۆماری ئیسلامی ئێران کۆتایی پێدێت. بژی کورد بژی کوردستان. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئیمڕۆ 4/1/2026 هاتووین بۆ بەردەم خۆپیشاندان بۆ دژی ڕژێمی ئێران و ئینشاءڵڵا ڕژێمی ئێران دەڕوخێت. بژی کورد و کوردستان. ئەوت لێوێ بەڕێزم. سڵاو لێوێ بەڕێزم. ئامان سانسیە لەوەی کەەوە ئەمڕۆ هاتوونەتە ئێرە خۆپیشاندان دەکەن لە بەردەم سەفارەتی ئێران. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوڕۆ 4/1/2026 هاتووین خۆپیشاندانێکی مەدەنیمان ڕێخستووە بۆ پشگیری براکوردەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر ئەو جەوروستەمەی کە بەرامبەر گەلی کوورد دەکرێت لە وڵاتی ئێراندا هاتووین بە 2 هەفتە جارێک بە 3 هەفتە جارێک ئێمە دێن لێرە خۆپیشاندانێک دەخەین بەرامبەر ئەو ستەمە زۆرەی کە لەگەری کوورد دەکرێت بۆ بەدیهێنانی سەرەتایین مافەکانی خۆمان. هیوادارم ئەو ساڵ بێتە کۆتا ساڵ بۆ ڕژێمی دیکتاتۆری ئێران بەرامبەر ئەو ستەمی کە بەرامبەر گەلی کوردی دەکات. زۆر سپاسەکەین. ئایا ئەم خۆپیشاندانیانەی کەوا لێرە ساز دەکرێن بوونەتە هۆکاری ئەوەی کەوا مافەکانی کورد بەدەست بێت؟ تا ڕادەیەک بەڵێ و ئێمە بەردەوام دەبین بۆ پشگیری براکوردەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەتا ئەو ڕۆژەی کە دەگەین بە مافەکانی خۆمان. ئێمە ئەمڕۆ وەکو تاکێکی کورد هاتووینتە بەردەم سەفارەتی کۆماری ئیسلامی ئێران دژی ئەو کوشتن و لە سەدارەدانی ڕۆڵەکانی گەلی کورد کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرامبەر بە تاکەکانی کوردمان دەکرێت و پشتیوانی خۆشمان بۆ خۆپیشاندانەی ئێستا دەبڕین لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوۆتە کایەوە و پشتیوان بەخوای گەورە ئینشاءڵڵا دەرەنجامێکی باشان دەبێت و ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە یەکجاری لەناوەچێت و کوردەکانمان بە هەموو لایەکەوە ئازاد دەبێت. زۆر سپاس بۆەوە و زۆر سپاس بۆ کەناڵ بیکەیفۆ. سڵاو لێوەش بێ بەڕێزم. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان و بە خێرهاتنی کەناڵەکەتان دەکەم بۆ بەردەم سەفارەتی ئێران لە شاری لەندەن. دیارە کە ئەمڕۆ ئێمە کۆبووینەتەوە لێرە وەکو کوردانی ڕۆژهەڵات بۆ پشتگیریکردن لە برا کوردەکانمان لە ڕۆژهەڵاتی ئێران و بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیەکەوە ئەمڕۆ جیاواز لە جارەکانی پێشوو کوردێکی زۆر کۆبۆتەوە لێرە بۆ پشتگیریکردن لە برا کوردەکانمان لە ئێران و دژی ئەو زەوروستەمەی کەوا لە وڵاتی ئێران بەرامبەر بە ئێمەی کورد دەکرێت وەساوینەتەوە و زۆر سپاسی ئێوەش دەکەم کەوا هاتوونەتە ئێرە ڕووماڵی ئەو خۆپیشاندانە دەکەن. بەجددی ئەوە جێگای دڵخۆشیە. زۆر سپاسان دەکەم. هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. تاکەی بەردەوام دەم لە خۆپیشاندانەکانتان. بەڵێ تا ئەو کاتەی کەوا ئێمە مافەکانی کورد بەدەست دێنین و بەڕاستی ئەم خۆپیشاندانانەی کەوا لێرە دەکرێت ڕێگاکە بۆ ناساندنی دەنگی کورد کەوا ئێمە لە ڕۆژهەڵاتی ئێران چ جەورێکمان بەرامبەر دەکرێت سیستەمێکمان بەرامبەر دەکرێت چێ لێرەکانە بۆ گربوونەوە. برام سڵاو لێ پێشەکی بەخێراتنی کەناڵەکەتان نەکەم. ئێمە وەکۆم کوردان و کوردانی ڕۆژهەڵاتە کۆبووینەتەوە ئەمە داوای مافی خۆمانەکەین و بەرامبەر ئەو خۆپیشاندانەی کە لە ئێرانی شەیە ئێمە نامانێت ڕژێمی شابێتەوە سەر حکم لەبەری ڕژێمی شا ئەو سەرکردەکانی کوردی هەمووی لە سەردا و هەمووی کوش بۆ ئێمە هی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو ڕێژەمەیانین. ئێمە ڕژێمێکمانێ بە تەواتی دیموکراتی و کورد دەوڵەتێکی تایبەتی خۆی هەبێەوە. پێش دەستخۆشی کەناڵەکەشتان لێکم ساز واتن.
دەوڵەتان زۆر سڵاوت لێبێ ناوم عەبدوڕەحمانە ئەوڕۆ لێرە کۆبووینەوە بە مەبەستی پشتگیری لە ئەو ناڕزایەتی و داواکردنی مافی حەقی کورد کە لە ئێران دەگوزارێەوە پشتگیری لە مافەکانی گەلی کورد و ئەو ناڕزایەتیەکانە کە ئێستا لە ئێران هەیە و ئێمەش لێرەوە پێیان دەڵێن کە ئێمە لێرە لەگەڵتانین داوای مافەکان دەکەین ئینشاءڵڵا چۆن دەڵێ درێژە بە شۆڕشی ژینها و داواکردنی مافەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و هیوای دەخوازین کە ڕۆخانی ڕژێمی ئێران بێتەن سڵاو لێبێ براجیان بە خێراتنتان دەکەین بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین زۆر سپاس کاگەکەم بۆ تۆش کە ئەم دەرفەتە ڕەخساندە و دەتوانی پەیامی ئێمە بگەێنی زۆر سپاس بەڵێ کاکە باش ئەم خۆپشانانی کە لە ئێران ئەکرێ بەڵای تۆ چی سوودێکی و بەڵای تۆ چی ئەگەینێ بۆ کورد ئەو خۆپشاندانەی کە لە ئێستا لە ئێران لەسەر تاسەری ئێرانی گرتووەتەوە کە هەموو ئوستانەکانی گرتووەتەوە کوردیەکان و فارسەکان و هەر هەمووی بەزدی داوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری ئێران دەکەن ڕژێمی ئێران دەکە بەڵام لە چەند حاڵەتێکی جاگە ئێمە سیریکەین لە ماوەی 6 ڕۆژی خۆپشاندانەکە 9 کورد لە شارە فارسیەکان کوژراوە بەڵام تەنیا 2-3 ڕۆژێکە لە شارە کوردیەکان دەستی پێکردووە زیاتر لە 15 کورد کوژراوە بەڵێ یعنی ڕژێ کوشتارەکان زۆرە بەڵێ لە ناوچە کوردیەکان زۆر تۆ گە ڕژێمی شا بێتەوە سەرتەخت ئایا کورد زیانی بەرەکەوێت زیانی زیاتر بەرەکەوێت نا بە زیانی تەواوی بەردەکەوێت چون کاتی ئێستاکانە ئەوەی لە هەیە لە ناوچە فارسەکاندا داوای ڕژێمی شا دەکەن باشە بەڵام کوردەکە لەگەڵ ڕژێمی شا نییە چون کاتی هەر شا بوو کە سەرکردەکانی ئێمەیان کوش قازیم ئەمەدی کوش کۆماری کوردستانی لە ناو بێت واتە بە هەموو لایەنێک ئەگەر لێکی بدەینەوە هیچ کامێک نەشانە ڕژێمی دیکتاتۆری ئێران خومینی لەگەڵ ئێمەدا نییە بۆیە ئێمە دەبێ وەکو کوردێک داوای حکوومەتێکی دیموکراتی فیدراڵ دەکەین لە ناوچە کوردیەکان بەڵێ زۆر سپاس برام بۆ قسەکان زۆر سپاس دەکەم سڵاو لە ئێوەش سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ناوم هەنگاو تاهیریە ئەمڕۆ کە وەکو دەیبینین کە وەکو کوردانی بەریتانیا هەستین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک لە لەندەنی پایتەختی بەریتانیا لە دەرەوەی بەردەم سەفارەتی ئێرانی دەرحەق بۆ هەموو زوڵمستەمەی کە هەیە لە ئێران ئەنجام دەدرێت بەرامبەر بە گەلی ئێران و بە تایبەتی گەلی کورد کە ئەو هەموو زوڵمستەمە ئەنجام دەدرێت لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمڕۆ ئێمە وەکو کوردانی بەریتانیا هەستین بە ئەنجامدانی گربوونەوەک لە بەردەم سەفارەت وەکو دەنگێکی ناڕازی دەرحەق بۆ هەموو زوڵمستەمەی کە هەیە لە ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بنام ڕسوڵ علی زادە ئەمڕۆ بەجارێکی زەڕاتێکی جەواریم کرد دەرحەق بە هەموو جۆرستەمەی کە ڕژێمی دیکتاتۆری ئێران دەرحەق بە کوردەکان دەکات بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە وەکو کوردەکان داواکەرین کە ئێرانێکی دیموکراتیک و فیدراڵ دروست بێت کە تێیدا مافی هەموو پێکاتەکانی ئێران بە یاسا پارێزرا بێت و کوردستان ببێت بە خاوەنی هەرێمێکی سەر بەخۆ بتوانێت بخۆی حکمی خۆی بکات و لەو هەموو جۆرستەمە نەجاتمان سڵاو لێوەش من ناوم دانا علی شێرەیە لە ڕێکەوتی 4/1/2026 لە بەردەم سەفارەتی ئێران گربوونەوەیەکمان ئەنجام داوە بۆ ئەوەی کە دەنگی گەلی کورد بگەێنین بە هەر هەموو جیهان بە هەموو گەلەکانی تر کە چۆن ئێمە دەسەوچێنەوە و چۆن ئێمە دەکوژن و کە لە ئێران ئێمە وەکو گەل خۆشانانە چی ئیسفادەیەکی بۆ گەلی کورتەیە ئێمە تەنهامانەوێت دەنگی خۆمان بگەین بە گەلەکانی تر و بۆ ئەوەی کە نەتەوەی گرتوەکان وڵاتانی تر یارمەتیمان بدەن بۆ ئەوەی کە گەلی کورد پارێزن لەوە کوشت و کوشتاری و کە حکوومەتێک بە ناوی دەسەڵاتی ئێرانی بە ناوی دەسەڵاتی ئیسلامی لە ئێران بە تینوی خوێنی گەلی کووردە لە ئێران بە هەموو شێوەیەک ئێمە دەسەوسێنەوە دەمانکوژن هیوادارین کە گەلانی تر بێنە سەر خەت و بۆ ئەوەی ئێمە ئازاد ببین و زۆر سپاس بۆ ئێوە زۆر سڵاو لە تۆش من ناوم تیشکۆدانە ئەحمەدیە لە ڕێکەوتی 4/1/2026 هاتوینەتە بەر کنسوڵخانەی ئێران بۆ ماف و تاکۆکەکانی کورد و کوردستان لە سەر ئەو ڕژێمە دیکتاتۆرەی کە مافی گەلی کوردە چاوسیانێتەوە ناتوانین لە وڵاتی خۆمانە بە ئازادی و بە بیرروڕای خۆمان بژین لە ئەوێ